ئەمە زیاتر لەسەر بێ مژارێ ڕابواستن بە میێڤانداریە ڕێزدار نەوزاد شێخ کامل ڕێڤەبەرێ گشتیە بازرگانی هەرێما کوردستانی هەروەها دکتۆر کاوە عەبدولعەزیز سەرۆکی ڕێکخراوە پاراستنا مافێ بکاربەران کو لە هەمان دەمێدا شەڕازەیە ئابووری دواراییە بەخێر هاتن کاک نەوزاد کاک دکتۆر کاوە سپاس بۆ ئامادەبوونەوەژی ئەژوا دەست پێ بکەم ئەف راپۆرتەوە گوه لێ بووە بەحسا داشکاندنە تێکردن هەنێک جاران داشکاندن تێنە دیتن دراستەیەدا نە داشکاندنە بەلکی زیدەکردنا نرخژی بە خەلک بڤان ڕێیان هاتیە خاپاندن ئەف بنپێکردنا مافێ بکاربەرانە هەم دبینن بله گلک سپاس سلاف بوده و مهوانی و همی تماشاوان کردستان 24 پراستی و بابت که گلک گرنگه و زور جه خدای نخواستمت روژه و اورویا بازار هرم کردستان دا و اما که کمالا پارستنا به کاربرا پماهنگید گل سازی دیین چافدیر سر چافدیری کرنو دیفچونا بازار نخواستمت جه ریو بریا چافدیری بازرگانی و آسایش آبوری و تیم هفت که قایم قامی قضا دو که بشاو روشت خدمت خلق خدای نبویه که کو هندک داوین هندک بازرگان و فروشیارا قرطال بکن اوید نیازا اخصنا خفق واه بیتن یعنی فیل کرن دی بیت پناوی تگه زانستن آبورین بریس قداری جوان کو داش کاندنه بلگه و داتا از وکی سرو که کمالا پاراسنا بکاربرا من دیفشونا بازارن پارزگاه دو کی گریه 12 جورن سردابرنو فیل بازی کرنه ناو داش کاندن الپارزگاه دو که متمار کرینه لخوش وقتانه پماگید یا ریوبریا چافدیریا بازرگانی قناغ چوی دا یعنی دم کمتر ساله که دا شیوین جدا یعنی بون منکا کاور فروشیار دا نرخا بها زیده کتنو تازه دا داشکاندنی دانت سر او ایک شوابو یانجیک بون منکر بحث بکم دا بیشتن دوا ببه یاسی فریه بله یا ارزان حساب کر فری یا گران سر حولاتی حساب کر یانج دا نویسیتن داشکاندن 75% تابلو که مازن بسته دا نویسیه اب تو آن حتی کو 75% اب خو 20% 15% نبویه یان جهه که مازن بازرگانی تایبت جلو برگات نویسی 6% 7% داشی هندک سیزن کف نه هندک جلو برگ کوپراستی کسی که برخو نکتن یه خراب بویه زیدترین دنابات کی جان جورا ده هاتی بکرن دکتور کاوا او خاپاندن هاتی کرن زیدتر بچه آوایی بویه براستی پتریا جهیم بازرگانی لیا هری مازن هری زحف اف دیار دا کرد سر بازار فروتنا جلوبرگ و جوانکارین آفرتا و پیلاو کلوپل زارو آبو بابت جلوبرگا تارا ده که مازن اف دیار دت نافده هبویه یعنی حتی هبویه 85% جیگ 9% جیگ سر تابلوهات بو نویسین و تبیا بیتن او کسی باید $100 تشاب کریبتنی $15 بدتن او نبو یعنی تشتی هری سر سرمان اول منی مولا کام مازن یا جلوبرگا پارزگاه دو که ایک قضای پارزگاه دو که نویسی با 75% داشکاندن زایدن 25% کاشیری داشکاندن و تا بیتا 100% یعنی هر شی که تو بی یا بیتن تو پری گل خوب ببی بس مخابن خلقی که کتوان داوا و خلقی که تاته کرد جکر ما خوال گل ما بمینه دکتور کاک نوزاد از تیم جمعه بزنین اف بازار چهاته ریک خستن ایدی هرچند رین مایک های پیشتر کار به هاتیه کرن یا کو 2021 درچویه نها برای خستن آوی کو زیاتر خلق نهیت خواباندن و حقیقان نهیت خارن چطور کرد سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ کاک دکتۆر کاوەش کە لەگەڵمانایە لەم دیدارەدا دیارە هەروەک دەزانن بەڕێوەبەراتی گشتی بازرگانی و لایەنی پەیوەنددارە بە تابعکردن بە دوواداچوون بۆ داشکاندنی نرخی کاڵاکان لەلایەن کۆمارکێت و مۆڵەکانەوە ئێمە بەپێ ئەو ڕێنمایی کە دەرمان کردووە لە 2021 بۆ چاودێری بازرگانی شارەکان کۆمەڵی خاڵی لەخۆ گرتووە یەکی لەو خاڵانە ئەوەیە کە هەر بازرگانێک یا هەر خاوەن مۆڵ و مارکێتێک دەیەوێت بیەوێ داشکاندن کا دەبێت دە ڕۆژ پێشەوە بچێتە بەڕێوەبەراتی چاودێری شارەکان لەوێ جۆر و بڕی ئەو کاڵایی کە ئەوێت هینی بکات داشکاندنی بۆ بکە دیاری بکات و هەروەها ئەو کاڵایە کاتی بەرهەمێنانی کەیە و کاتی ئەکسپایربوونیشی کەیە هەموو ئەو خاڵانە ئێمە بەشێکیمان کردووە ینی هەر شوێنێک کا پێویستی کردبێت کردومانە لە هەندێک شوێن سزای کۆمەڵێ لە مارکێت و مۆڵەکانمان داوە کە بەبێ پرس خۆیان داشکاندنیان کردو یان لە دەرەوەی ناو دەرەوەی مارکێتەکە
نرخێکی نووسیوە لە خوا لە ناوەوە نرخێکەکەی داشکاندووە یا ئەو کاڵایی کە نووسوێتی بۆ داشکاندن هەمان نرخی پێشوو بووە ئێمە ئەو نرخەی کە پێشتر هەیە بووە مەسەلەن گەر بە 10,000 دینار فرۆشت بێتی ئێستا دەڵی داشکاندن دەکەم دەبی بیا بە 7,000 مەسەلەن ئێمە پێشتر نرخی پێشووی لێ وەردەگرین نرخی دوایش کە دوای داشکاندنەکەی دەبێ بزانین دەدا بە چەند ئەو نرخە لەسەر کاڵاکە لە ناو لە ژوورەوە هەبێت هەمان ئەو ڕێژەیەش کە داشکاندۆ لە هەڵیواسیوە دەبێت بە هەمان شێوە لە ناو مارکێتەکەشدا ئەو ڕقەمە هەبێ بۆ ئەوەی هاوڵاتی هەڵ نەخەڵێتێن لێ بەڕاستی بەو جاری وایە لەسەر لافتێکی گەورە دەنووسن داشکانێکی شێتانە یا دایە ئەم دوکاندا دەخەین یان کۆمەڵی خاڵە نووسن ئێمە ئەوانەمان هەمووی ڕفز کردووە وچێ دەماکۆم بەس ڕفز دکن ناخنە ناف داشکاندنێدا یانژی سزای بە تاکید سزای هەیە چونکە سزاکانیشمان لە 50,000 دینار وەکو مالی دەست پێکات تا 5 میلیۆن دینار زانین داشکانەکەی ینی تەواو چاوپۆژینی کردووە خۆڵی کرۆتە چاوی خەڵک بڵین ڕەنگە ئێمە دایخەیت مارکێتەکەی داخۆین ئەگەر قۆناغی سێم هەر زۆر خراپ بوو ئەو کاتە ڕوبەرپڕاوی لێکۆڵینەوەی بۆ دەکەین هەبوو یا حاڵاتەنە ئەو حاڵتانەیەک دوو حاڵت هەبووە بڵێ لە شارەکانی کوردستانە هەبووە بەڵام کەمە ینی بەو دەڕێژەیە نییە کە ئێمە بڵێن هەموو شتێک وایە بەڵام هەندێک جار پرس ناکەن خۆیان بەبێ پرس ڕەنگە ئەوەش پێویستی پەیوەند بێ بە هۆشیاری ئابوووریانەوە بۆ هۆشیاری کە زانیاریان نییە کە پێویستە بێنە چاودێری بازرگانەکان باش پێویستە ئەو بێن دەماکو نەهێژ خوا بە چێ بکە داشکاندنێ دابینە و خاپاندن تێدا هەبە فێڵکردن تێدا هەبێتن لەژنێن وانژی هەنە سەر دەگەڕم بۆ ئێمە لیژنەکانمان بە بەردەوامی لە بازاردایە بە بەردەوامی نەگەر بۆ ئەوە هەر بۆ هەموو شتێک لە بازارداین لە کاتێکا کە ئەو حاڵتانیشە دەبینن بە تاکی دەچن پرسیار دەکەن لیژنەکانمان ئەو کاتە ئەگەر پرسی کرد بێت و ڕێزمایی وەرگرت بێت لە چاودێری بازرگانی باشە و بە پێی ڕێنمایەکان تابعی دەکەن ئەگەر نا ئەو کاتە ئیجراتی لەگەڵ دەکەن باش خەلک کە ببینیتن ینی داشکاندنێک هاتیەکردن یا مازن ببینە هەز بکە و فێڵک تێدا چاوا بچڕێ دکارە ئەشکەرە بکەن خۆ بگەهینە لیژنێن و خۆ بگەن لایەنێن پەیوەندیدار ji بوو و نهێتە خاپاندن ئێمە لیژنەکانی چاودێری بازرگانی لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە پەیجەکەمان لە وەزارەت ژمارەی چاودێری بازرگانی شارەکانمان هەمووی بڵاو کردوتەوە هاوڵاتیان دەتوانێت ڕێ ئەو پەیجەمانەوە کە هی وەزارەتە ژمارە تەلەفۆنی چاودێری بازرگانی ئەو لایەنانەی تێدایە کە لە ناو بازاردان هەر کێشەیەکیان نەبوو تەلەفۆنی ئەمەش کراوەیە بەڕێوەبەراتەکانمان کراوەیە هەر کاتی هاوڵاتی زانی غەدری لێکراوە فێڵی لێکراوە پەیوەندی بکە بە دڵنیاییەوە لیژنەکانمان بە دواداچوونی بۆ دەکات باشە سپاس کاک نەوزاد دکتۆر کاواز vەگەرم جەمتە دەحالەتên wiha da dema dît kesek piştras bû an lijnên we piştras kir ku fêl ji kesekî hatiye kirin bi navê daşkandin pereyekê zêdetir ji belkî jê hat bîte wergirtin dibînin ku heqê wî ye bête qerebûkirin yan pereyê zêde jî hatiye wergirtin bê vegerandin bi çi awayî tiştekî wiha heye me eger li cîhanê jî hebe li cîhanê bi çi awayî ye بله الگوری جارنامه نتوین ایگرت یا پارسنا مافین بکاربری کل 15 سال روزا ساخترنا پارسنا مافین بکاربری 15 آداره 8 ماف بکاربری هاتی ندارن و دیسانه که جیل گوری یا سال جماره 1 یا سال 2010 کو یاسا پاراستنا مافین بکاربری پارلمان عراق درکت یا همان سال دا یاسا جماره نه کو پارلمان کردستان پسند یاسا عراق کریه بگورین اوه بنمای کارکرنی ابو پاراستنا و تناوی یاسای دا بکاربری 8 مافت هین شوان هکرها تو سختکاری فی البازی لحاته کرد مافی قربو کرنی صد سطیت ده هی و دیسانه کش بلی مافی قربو کرنی شلای معنوی شلای مادی و شنیکا اولاین سر پیچیکار یا بید بهت سزادان و دیسانه کشیکا کار پراستی حالا گله گرین که وی یاسای دا مخابنی وزدی بجم حتی نو که نه تجربه جی کرن اولاین کو بیته کار بو آشکرا کرنا فیل بازیه کا بازرگانی ویا بیتن کا چاوالان سر پیچیکار ته سزادان ما مسامجه پیدا بونمونه میلیون دینار 5 میلیون دینار ویا بیتن اولاین کو بو یه کار بو آشکرا کرنا و سر پیچیه بیته پاداش کرن بیته خلات کرن کوجمه که پارینه کمتر بیتش 100,000 دینار حتی میلیون دینار دا اول بیته هاندر بوی که کو امشین
پیک و چاف خشاندن ناو بازار خوب بکن و داپوشین سروان سختکار و فیل بازار نکن اوه یاسا مافین بکاربری پارلمان کردستان در چویا بیاوید بیتا جبجه کرد بس مخابن بندکت ویا سیده کو دسته یکا بلند یا مافین بکاربری بیاوید بیتا دا مزراندن الحریم کردستان تنه کسک وکی صفت بریکار وزیر هاتیا دانان و دیابیت نونرین وزارت بازرگانی وزارت پلان دانان وزارت ساقلمی و چاندن زیدباری جور بازرگانی پیش سازی و کمالا پاراسنا بکار برا اندام بتدا بر خستنا و بازاری و دیسانه که نهلنا سختکاری و فعل بازی بازرگانی پیشوگی گشتی بس مخابن اوج 2010 و حتی نو که یاسای بیکو بیتا توار جبجی باشه دکتور تو خود نوا لجنه قایم مقامیت داجی قاسی که تو ناو بازار جی و دیفچونه و کرینه جی چه قاس اول آلیه که دوی داشکاندنه بکتن اگر سنوری پارێزگاها دو که حساب بکەین لپی و جبهجکنا و رنمایته تی سردان قایم مقامیت و لجنه توی دکه که دی بله داشکاندنه که به وی آوای بکن آگادار بنو رنمایان جبهجه بکتن اوه هه الوی داوی تاراده که باش پیگیری پیده تکرن جیش گواشتن سازی پیوندیدار و نخواستم جی پشتیوی در کرنوان رنمایا اشلای ریوبریا چافدیریا بازرگاری و پروژه هفت گل کمالا پاراستنا بکاربرا و دیسانه که جیک خوشبختانه لجنا هفت که قایم مقامیا قضا دو که اولاین اندی و آسایش شابوری ایکشوان لجانانه اوید هر سرکفتیل سر آس پارزگاه دو که کب شب و روش دیفشونا بازارید کن بی ماندی بون بی روژن بهودان بی هبونا قلاچ که کشبیر بکن نل سنتر بازاری بلکه الگرک و تاخا و حتی کمالگه هاجیک لوا افدیار ده روش بروژه ها کم شیتن بس گل هنده زور زحمت حکمت اهریم کردستان بشیتن هر گرکه که هر مارکته که هر فروشاره که چافدیره که دان تبر یا بیتن همه هشیار بین همه چافدیر بین همه هفکار و هاریکار بین بوی که شیر خوب پارزین اما افدیار ده هیا یعنی نه پراستی حتی نو که هر سخت کاری فیل بازی بینابیت هین و بردوام بین چونکی چند بربستا شکن دا کو ریل ویدیار ده بگیرین هند او ابدیتید کنو خونید کنو بشوازدنی نخواستمجی کو اوه خاله گله گرنگه تکنولوژی هاتی اب کار اینام بوی که سردابنا خلکی فروتنا پریا بازار کردن الکترونی و تیک توکی خاپاندنا خلکی و خلکی که راکشی بچتویری بیشتر نمایه چندانه که من آن خلاص بو افدیار ده ویدومایی ازیده ویل پارزگاه دو باشه تا بحثی خاله که گرنگ کرد دکتور بس اگر بکرتیج کرم آخوا تیک توک و سوشال میدیا و بگه هندن جی کو بویر ایجی خلک تی خاپاندن و تا چارەسەریە وان چییە کەواتە پێویست بڕێنماین و سەرڕاستکردنا یاسای هەتوو چت بینی بۆ vê حالەتێژی و چاودێریەک لەسەر هەر بە بابت گلک گرنگ و گلک جی خدایا بس دیا بیتن پیاسا هر شک بهتر رک خستن ابرو که جانا مثلا اداره سربخوی سوران هندک رنما در خستن بل دو که رنما در خستن بعد بیا سایه که بیتن پارلمان کردستان خولا دهاتی بیا بیت کار سر دب کتن یاسا نهران سختکاری بازرگانی کردستان در بکتن کو پشک جی چاف خشاندن البابت داشکاندنا ام فروتنا آنلاین فروتنا بازار دیجیتالیا دیسانه که فروتنا قسط دیسانه که فروتنا سرزیده کردن و گلک بابت دی هکر یاسا که تکمن نبیتن یا گشتگیر نبیتن یعنی هر دفعه که هندک رنمای تایبت پا و رنگ و پیامنه گهینتن یعنی آرمان جیب دزونه نیتن او اما که کمالا پارسنا ما فی بکار برا کار بود که و نه خلک ما به بیت خاطر شکرم اخوال گل من ببینه دکتر کاک نوزاد دکتر بخواجی و کباش کولاتیان او خواجی گازندج جبجه نکردن هندک رنمایان دکاتن هندک خالان دکاتن یک جوان بحثی خاله که بالکیش کرد او کسی که اشکرج دکه کسی که خاپاندنه دکه فعلان دکاتن دوی بیت مکافأه کردن و اف یک جوان خالان نهایت جبجه کردن او ین دنجی کو پیوستن و که بحث تورن جواکی جی کرد چافدری کردنوان چه تکرین جبوکو تونتر بینه بدڵنیایی ئەوەی کە دکتۆر باسی کرد ڕاستە پێویستە ئەوانەی کە بەدەر لەوەی کە خۆیان وەکو هاوڵاتی یان شکاتەکەن خەڵکی کەش دەتوانێت و زانیاریە بدا کە ئەو داشکاندنە واقعی نییە پژڕاست کرێتەوانێ و هەدیەش باش بڵێن هەدیەشی بدەنێ ئێمەش داکۆکی دەوە دەکەین وەک لە هەمواری ئەم ڕێنمایی خۆشمانە ئامادەمان کردووە کە دەبێت ئەو کەسەی کە ئەو زانیاریانەمە پێدەدا دەبێت پاداش بکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان یا وەزارەتی پەیوەنددارەکانەوە سەبارەت بەو مۆزوعی کاکتور کە باسی کرد مەسەلەی ئۆنلاینیش بەردەکیت بۆتە کێشە ئێستا لە ڕێنمایەکاندا نییە ئەوەش ئامادەمان کردووە لە هەمواری ئەم ڕێنمایەدا بەڕاستی فرۆشتنی ئۆنلاین بە تەنظیم کرێت بە شێوەیە کە ڕەزامەندی ئەو کەسە
ڕزامەندی وەربگرێ ئەو جا توانێت فرۆشتنی هەموارەی کە کاک نەوزەت باسی دەکەیت و توندکردنێکی نوێ هەیە ڕاوەستانێکی نوێ ئەم کاتە هەیە لەسەر ئەم بابەتە گشتی ئێستا ئێمە وەکو وەزارەتی ئەوە لایەنی پەیوەنددار ئێمەین کە دەبێت لە هەمواری ئەو ڕێنمایی کە هەمانە هیچ چاودێری بازرگانی دەبێت ئەمانە هەموارکەین لە ڕێنمایەکان هەمواری دیکە هەیە بۆی لە وەقایع عەبڵاو بێتەوە چونکە ئێمە تا لە وەقایع عەبڵاو نەبێتەوە ناتوانین بکەین بە ڕێنمایی و جێبەجێ بکەین لە ئەنجومەنی وەزیران دەکرێت لە ئەنجومەنی وەزیران نا وەزارەتی داد دەکرێت ئێمە ڕێنمایەکان دەنووسین هەمواری دەکەین دەنێری بۆ وەزارەتی خۆمان دەنێری بۆ وەزارەتی داد لەوێ لە وەقایع عەبڵاو دەبێتەوە دواتر ئەو جا ئێمە دەتوانین حاضر کردە دیارە دەکەنگی هێنێرن ئێمە لەم ساڵدا ئێمە خەریکی ئێستا خەریکی ئەوەین لەو خەڵانە ئەوەیە کە یەکەم هەم پاداشتی ئەوانە بکەن کە خەبەرەکە دەدەن دووەمیشیان ئەو فرۆشتنی ئۆنلاینە دەبێت ڕێنمایی بۆ دەربکرێت بۆ ئەوی بەڕاستی هەموو کەس هەڵنەسێت بەناوی ئەو ڕێنمایە و کۆمەڵێ موادی ئەکسپایر و کۆمەڵی شتی خراپ دەدا بە خەڵک و هەندێک جاریش پارەکەی لێوەردەگرێت و کاڵاکەش وەکو پێویست ناگەێنە دەست. باشە دکتۆر کاواز vەگەرم جەمتان هەمان دەمێدا پسپورێن دارایی و ئابوورینەژی کارێکی وها و لە هەرێما کوردستانە هێشتا بە تەمامی نەکەتیە سەپێرخوا واتە هێشتا بە تەمامی نەهاتیە جێبەجێکردن بەڕاست و دەستی چ کاریگەریە کاوێ حتا نەها لەسەر ئابووریە وڵات هەبووە. بله هر تشک افریقا روجا و افریقا کردستان دا پیوندی راست و خوب بابت آبوری و هیا هرما کردستان و خلق کردستان قناق شویدت قیران که دارای آبوری داد نالی برند جنا بیتن زیاده تر خلق کل سر برین توان ین آبوری ین دارای کار بکتن و پتر کویر بکتن داکو ساره جوان برین اقتصادی بیت کرد ویا بیتن حکمت هرما کردستان گواشتنا زیاده تر سر وان مازن فروشیار و بازرگان و کمپانی و بلندر و کسین کت خدا و زنگی بکتن برجواندی خلق ساده و سکار دا چونکی گلک کس افریقا هنل سایه حکمت هرما کردستان و آزادی و آسانکاریا سر برجواندی بی خلقی دولمند بوینه میلیونر بوینه میلیاردر بوینه مالتی میلیاردر جبر هندجی ویا بیتن چاف خشاندن بیتا کردن رژن قازانجی پیدا چونک بیتا کردن دیسانه که شواز فروتنه شواز سخت کاری کردن شواز فیل بازی کردن اب همه بهنه کنترل کردن مت قناق چوی داد هر بیا و که تدوید دا بابت خوراکی بگیره بابت درمان بگیره یه چاندن بگیره بابت کرستن بنا سازی بگیره الکترونیات بگیره حتی حج و عمرش دا همه بیا و که بازرگانی دا سخت کاری فیل بازی هاتی نکردن ابه یا جه داخل یعنی ما مستقبل بیتن هر لاینه که بیتن دهان جورن فیل بازی سخت کاریا کوچلای هندک بازرگان و فروشیارا و خلک ساداتی نکردن از بوی دکومنت پیشکش بکم بس ویا بیتن ریکاره که بیتن ایدی امشین پتر برجواندی خلکی مافین بکاربری پارزین و مافی قربوی هبیتن یعنی نبتنه کسی که فیل بازی الخلکی که کر دهان هیوا آن سالا او حتی سزادان حکمت پارک جوار کد بی خلک بیتا قربو کرن بیت مافی قربو کرنید بیتا چسپاندن و بو خلکی بیتا زفراندن. باشه دکتور سپاس کاک نوزاد نها دمکی بحثا و مجاره دکین کو برف دیماهیک آنینا ورز هاوینه دچین دوان ورزان دا دیمایا ورزان دا داشکاندن زیده تر دیبین رنگ سور و جمارین مازن و وان وقتا دا گوهرتن بسر ریکارن و یانجی درچونن تیمن تایبت تێکردن یان تشتێکی تایبەت ببان بەڵێ ئێمە دەم یەک دوو ڕۆژەی پێشوە کۆبوونەوەمان کرد لەگەڵ هەموو بەڕێوەبەری چاودێری بازرگانی شارەکان ڕێنماییمان پێداون کە لەبەر کۆتایی هێنانی وەرزی هاوین کۆمەڵێ کاڵا و بەتایبەت جلوبەرگ زیاتر ئەرزانی دەکەن بۆیە ڕێنماییمان پێداون و لێرەشەوە هەر داوا لە هاوڵاتیان و هەموو خاوەن مالکێت و مۆڵەکان دەکەین لە کاتی داشکاندنیانە پێویستە سەردانی بەڕێوەبەری چاودێری بازرگانی شارەکان بکەن بۆ ئەوەی ڕێنماییان وەربگرن چونکە بەبێ ڕێنمایی ئەو کاتە تووشی سزای یاسایی و ئیداری و مالیش دەبنەوە و چونکە ئەوەی بەڕاستی لە بەرژەوەندی خۆشیان و هاوڵاتیانیشە چونکە بەڕاستی ئێمە نامانەوێت ئەو داشکان نەبێتە هۆی ئەوەی هەڵخەڵەتاندنی هاوڵاتیان و هاوڵاتیان زەرمەند بن لەو مەسەلەیەدا ئێمە سنتەرمان هاوڵاتیە نابێ هاوڵاتی کاتێک کە خزمەتگوزاریی پێشکەش دەکرێت بەزیام شێتەوە بەسەریدا. گەلێک سپاس کاک نەوزاد شێخ کامڕ ڕێڤەبەری گشتیە بازرگانی هەرێما کوردستانê و دکتۆر کاوا عەبدولعەزیز سەرۆکی کۆمەڵایە مافێ پاراستنە مافێ بکاربەران ji duhokê lêgelme bûy. Spas bûye mandî nebin.